کۆنفرانسی کوب 28 کە تایبەتە بە ڕوبەڕووبوونەوە مەترسیەکانی پیسبوونی کەشوهەوا کاریگەریەکان و ئەڵەنگەریەکانی بۆ سەر ژینگە بۆ مرۆڤایەتی لە داهاتوودا ماوەی چەند ڕۆژێکە ئەم کۆنفرانسە دەستی پێ کردووە بە ئامادەبوونی سەرکردەی وڵاتانی جیهان چەند کەسێک نەبێت دەخۆ چەند کەسایەتی چەند سەرکردەیەک نەبێت کە بە هۆکاری تایبەت ئامادەیان لە نێو کۆنفرانسەکەدا نەبووە. دیارە لە نێو ئامادەبوواندا لە نێو ئەو وڵاتانشدا کە سەرکردەکانیان وجودی هەیە لە نێو کۆنفرانسەکەدا سەرۆکی عێراقا لەگەڵ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریان لە کۆنفرانسەکەدا کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی دەوڵەتێک نییە بەڵام بەشداری لە کۆنفرانسەکەیان کردووە. ئەمێ بزانم عێراق لەکوێی کاریگەریەکان یاخود پیسبوونە ژینگەیەکانە خۆی دەبینێتەوە. عێراق پێشنیارەکانی بۆ ئەم کۆنفرانسە وڵاتانی ئەندام چی دەبێت و دەشێت لە داهاتوودا چۆن مامەڵە لەگەڵ پیسبوونی ژینگە بکرێت کە ئەمە مەترسیەکی گرنگ و گەورەیە تا ئێستا کە تیشکی دەخرێتە سەر لە جیهاندا. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز خالی سلێمان و ڕۆژنامەنووسێکی ژینگەی کە ئەو خۆی هەر ڕاستەخۆ لە نێو کۆنفرانسەکەیە لە دووبەی ئامادەی هەیە بە ڕێگەی سکایپ دیارە لەگەڵ ئێمە میوان دەبێت گفتوگەم بابەتاکەین. بەڕێز کاک خالی زۆر سپاسی ئامادەبوونی جنابتەکەم بەر لە هەموو شتێ بابزانین کۆنفرانسەکە چەند ڕۆژێکەکە بەردەوامی هەیە تا ئێستا چۆن بڕێواچێ جنابتان وەکو ڕۆژنامەنووسێک و ئەو وردبینی و تێبینیانی کە هەتامە بۆ تا ئێستا سەر کۆنفرانسەکە چییە؟ بەڵێ پێشەکی سوپاس بۆ میوانداریە. هەڵبەتە کۆپ 28 یا با بڵێن کۆپی 28 کە کۆنگرەی لایەنەکانە کە لە لووتکەی ژینگەی جیهانیدا هەر ساڵێک لە وڵاتێک کۆ ئەبنەوە. ئەم ساڵ لە دوبەی وەک ئەزانن لە 30 مانگی ڕابردوو دەستی پێ کرد و 12 مانگی بڵێن ئەم مانگی 12 کۆتایی پێدێت و لە نێوان ئەم 12 ڕۆژیە تەنها یەک ڕۆژی پشوو هەیە، ڕۆژەکانی تر هەموو ئیشەکان تایە بەردەوامن. هەڵبەتە ڕۆژانی یەکەم زیاتر تەرکیز لەسەر چییە؟ لەسەر بڵێن وتەی سەرۆکانی وڵات و وڵاتان هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتەکانی وەک نەتەوە یەکگرتووەکان و بلۆکە جیهانیەکانە. بەڵامی تر لە ڕۆژی سێیەم و چوارەمەوە کۆنگرەکە بە شێوەیەکی ترە بێ، ئەوش مفاوەزاتیان با بڵێن دانوستانی تەکنیکی دەست پێەکە و هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە بواری ژینگەیە ئیتراوانی نەک تەنها لە بواری ژینگە، لە بواری ئابووری، لە بواری تەکنۆلۆژیا، لە بواری کۆمەڵایەتی، هەروەها لە بواری وزەی نوێبووەوە، لە بواری پەروەردە، لە هەموو بوارەکانە کە پەیوەستە بە ژیانی مرۆڤایەتی و هەروەها پەیوەستە بە کۆی سیستەمی ژینگەیەوە بەردەوامە بێت. باش کاک خالی دیارە ئێستا کاریگەریەکان بەتایبەتی ئەو وڵاتانی ئەو دەوڵەتانی کە پیشەسازی یەکێکە لە لای نولایەنە سەرەکیەکانی وڵاتەکەیان لە ڕۆ ئابوووریەکە و لە ڕۆ پیشەسازیەکە و بە وڵاتەکەیان ئێستا مەترسیەکی زۆر و بە شێوەیەکی زۆر بە چڕی باس لە پیسبوونی ژینگە و بەرگەهەوا کرێ. ئاستی مەترسیەکان تا ئێستا چی بۆ لە نێو کۆنفرانسەکەیە باسی چی کراوە؟ هیچ زانیاریەکی نوێ تا ئێستا خراوەتە بەرباس و بەرگی و بەربیستی خەڵک و سەرکردەی وڵاتان کە ڕێژەی پیسبوونی ژینگە و بەرگەهەوا تا ئێستا چەندێک بووە؟ خۆی لە ڕاستیە یعنی مەسلەی کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا ئەمە چەند ساڵێکە بە چڕوپڕی باسەکرێت و بۆتە مەترسیێکی گەورە. یەکێک لەو مەترسیانە ئەوەیە کە بەرزبوونەوەی پلەی گەرمایە. بەرزبوونەوەی پلەی گەرماش لەسەر زەوی ئەبێتە هۆی قەتیزبوونی باران، کەمبوونەوەی باران ئەبێتە هۆی وشکە ساڵی، لە هەندێک شوێنە ئەبێتە هۆی دروستبوونی لافاو، ئەبێتە هۆی نەمانی ڕۆپۆشی ڕووەکی لەسەر زەوی، زۆر لایەنی تر ئەگرێتەوە. هەڵبەتە بەڵێ یەکێک لە مەترسیەکان ئەوەیە کە تا ئێستا باس لەوە کرێ ئەبێ لە ئێستەوە تا 2050 یان با بڵێن بۆ سەروتریش پلەی گەرما لە 1.5 زیاتر نەکا بە بەراورد لەگەڵ ئێستا چەندە؟ بەڵێ ئێستا دێمە سەر ئەوە بە بەراورد لەگەڵ شۆڕشی سناعیە یان با بڵێن چاخی سناعیە، چاخی پیشەسازیە کە لە ساڵی 1850 دەست پێەکە. لە ساڵی 1850 پلەی گەرما تا ئێستا بەرزە بێتەوە. ئێستا 1.2 1.02
زیادی کردووە بە بەراورد لەگەڵ چاخی پیشەسازیە ساڵی 1950 گەڕێمەوە دووبارە یەکەمەوە. ئەمە مەترسی هەیە ئەگەر بێت و گەرمبوونی زەوی لەسەر ئەم ڕیتمە بەردەوام بێ ئەوە لە کۆتایی ئەم سەدەیە ترس هەیە تەنانەت 3% زیاد بکات. 3% زیادی کرد ئەوە مەترسێکی گەورەیە. ئەگەر بێت و خوا نەخواستا لە 3% زیادی کرد بە بەراورد لەگەڵ ئەو ساڵی کە باسم کرد ئەوە ئەبێتە هۆی زیان لێکەوتنی 1 ملیار مرۆڤ لەسەر زەوی، لەوانەیە ببێتە هۆی کوشتن و لە ناوبردنی ژیانی 1 ملیار مرۆڤ. هەڵبەتە کە ئەڵێن ئەبێتە کوشتنی هۆی مردنی ئەو خەڵکە مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە سەرچاوی خۆراک و سەرچاوی ژیانیان لە ناوە بە ئاو لە ناو ئەبات، ڕۆپۆشی ڕۆکی لە ناو ئەبات، پلەی گەرما بەرز ئەبێتەوە، خاک تێک ئەچێ و هەروەها ئیمپاکت با بڵێن کاریگەری ڕاستە و خۆش، چونکە ئەگەر کاتێ پلەی گەرما بگاتە 3% زیاد کە لەوەی کە ئێستا هەیە و لەوەی کە ساڵی 1950 چاخی پیشەسازی هەبوو ئەوە ئەبێتە هۆی خنکانی ژمارەیەکی زۆر لە مرۆڤەکان بەتایبەتی لەو شوێنانەی کەوا زۆر کاریگەرن بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا وەک ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا، وەک کێشوەری ئەفریقیا، وەک زۆر شوێنی تر لە ئاسیا بەتایبەتی. باش کاک خالی دیارە پرسی ژینگە جنابیش زۆر بە وردی باس لێوە کرد. پرسی پیسبوونی ژینگە ڕەنگە جیاوازی هەبێت لە وڵاتێک بۆ وڵاتێکی کە لە پرسیاری پێشوشمان تیشکم خستە سەر ئەوەی کە ڕەنگە هەندێک وڵات بەهۆکاری کارگەی پیشەسازی یاخود ئەو جنگانی کە لە بەشێک لە وڵاتانی جیهان ئێستا تیایدان هۆکار بێ بۆ ئەوەی زیاتر کاریگەریان لەسەر چینی ئۆزۆن و پیسبوونی ژینگە و بەرگە هەوا کردبێت. زیاترینی یاخود دیارترین ئەو وڵاتانەی کە زۆرترین کاریگەریان لەسەر پیسبوونی ژینگە هەبووە تا ئێستا کام وڵاتانن و لە نێو کۆنفرانسەکەیە چۆن باس لە وڵاتانە کراوە؟ خۆیە بێ جیاوازیە بکەین، یعنی پیسبوونی ژینگە شتێکە و کاریگەرەکانی گۆڕانکاری کەشوهەوا شتێکە، چونکە پیسبوونی ژینگە زۆرجار دروستە بێ ڕووبارێک پیسە بێ یان خاک پیسە بێ ئەوە بەهۆی بەکارهێنانی مادەقڕکەرەکانە یان بەهۆی پیسبوونی ئاوە بەهۆی چالاکی مرۆییەوەیە. ئەمە لایەنێکە جیایە. لاینەکەی تر چییە؟ لاینەکەی تر گۆڕانکاری کەشوهەوایە. گۆڕانکاری کەشوهەوا یعنی بەرزبوونەوەی پلەی گەرما، یعنی چڕبوونەوەی ڕێژەیەکی زۆر لە گازە گەرمکەرەوەکانی وەک دووەم ئۆکسیدی کاربۆن و وەک گازی میسان و وەک گازی کلۆرۆفلۆرید و گازەکانی تر لە بەرگە هەوایە. ئەمە ئەبێتە هۆی قەتیزبوونی گەرما لەسەر زەوی. بە هەڵبەتە یەکێک لە خاڵەکان کە ئەمڕۆ باسی لێ ئەکرێت لە ناو کۆنگرەکەیە ئەوش ئەوەیە چۆنێتی کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکان لە بەرگە هەوایە. ئەوش لە چەند ڕێگایەکەوە، لە ڕێگای بەکارهێنانی وزەی نوێبووەوە، لە ڕێگای کەمکردنەوەی سووتاندنی وزەی ژێرزەوی کە ئەڵێ وزەی ژێرزەوی مەبەستم نەوت و گاز و خەڵوزە. ئەم سێ سەرچاوەیە کاریگەریەکی ڕاستە و خۆیان هەیە بەسەر بەرگە هەواوە. هەڵبەتە دەوڵەت پیشەسازیەکان بڵێ لە ڕووی مێژوویەوە دەوڵەتە پیشەسازیەکان بەرپرسیاری یەکەمن لە بەرزبوونەوەی لە چڕبوونەوەی گازە گەرمکەرەوەکان لە بەرگە هەوایە. بەڵام ئێستا ژمارەیەک وڵاتی تر هاتووەتە سەر ئەم لیستە. ئەویش بۆ نمونە وڵاتانی وەک چاینا، وڵاتانی وەک برازیل، وڵاتانی وەک هندستان، وەک باشووری ئەفریقیا و هەر ئەم وڵاتانە بۆ چونکە ئەمانەش بوونەتە ئێستا وڵاتی پیشەسازی کە پێیان ئەڵێن پیشەسازیە تازە دروستبووەکان. بۆ چونکە ئەگەر بەراوردێکی بۆ نمونە زۆر بچوو بکەین ئەوش ئەوەیە وڵاتێکی وەک بەریتانیا لە ڕووی مێژووییەوە بەرپرسیارە لە چڕبوونەوەی گازە گەرمکەرەوەکان لە کەشوهەوایە بە ڕێژەی 78 ملیار تەن گازی کاربۆن لە کەشوهەوایە لە ساڵی 1950 تا ساڵی 2021. باش بەڵام وڵاتێکی وەک ببوورە بۆ بەراوردەکە تەواو بێت، وڵاتێکی وەک چاینە کە وڵاتێکی تازە دەرکەوتووە لە بواری پیشەسازیە تەنها لە ساڵی 2010 تا 2021 150 ملیار تەن گازی گەرمکردنەوەی دووەم ئۆکسیدی کاربۆنی خستۆتە بەرگە هەواوە. بۆیە ئێستا تەنها وڵاتە پیشەسازیەکان نییە بەڵکو پیشەسازی دەرکەوتووەکانیش بەرپرسیارن لەمەی کە ڕۆیە لەسەر زەوی. ڕێکخستنی کۆنفرانسێکی لەم جۆرە چ کاریگەریەکی دەبێت لە بەردەم ئەم ئاڵنگاریە توندەی کە ڕوبەڕووی جیهان بۆتەوە؟
کۆنفرانسەکە ئامانجێتی چارەسەرێک بۆ ئەم مەترسیە بدۆزێتەوە و بە شێوەیەکی گشتی ئامادەبوانی کۆنفرانسەکە پێشنیارەکانیان بۆ چارەسەر و بۆ کەمبوونەوەی مەترسیەکان چییە؟ بەڵێ خۆی وەک ئەگاتان لێ کۆنگرەی بڵێن کۆپ کە ئێستا کۆپی 28 کۆنگرەی لایەنەکانی 28 بۆ یەکەم جار لە ساڵی 1992 لوتکەی زەوی بوو کە لە ریۆدا دجانیرۆ لە بەرازیل کۆبووەوە دوای ئەم فکرەیە پێشکەوت بۆ کۆنگرەیەکی جیهانی هەڵبەتێ بڵێ چونکە پێش کۆنگرەکە دانوستانێکی زۆر هەیە لە نێوان وڵاتانە بۆ نمونە ئەم کۆنگرەیە کە کۆنگرەی 28 لە دانیشتنێکی زۆر هەبوو دانوستانێکی زۆر هەبوو لە نێوان دوو وڵاتی یەکەمە لە مەسلەی دەردانی گازە گەرمکەرەوەکان بە پلەی یەکەم چینەیە بە پلەی دووەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە ئەم دوو وڵاتە گەیشتنە ڕێکەوتنێک ئەوش ئەوە بوو یەکێک لەوانە قەرەبووکردنەوە چونکە زۆر وڵات هەیە زیانێکی زۆری پێکەوتووە بەڵام بەرپرسیار نییە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە چۆن کەم بکرێتەوە چۆن گازەکان کەم بکرێنەوە گازە گەرمکەرەوەکان کەم بکرێنەوە ئەمەش دیسانەوە ئەو وڵاتانە کامانن کە زیانیان بەرکەوتەوە بێ ڕۆڵیان هەبوو بێت لە دروستبوونی مەترسی بۆ نمونە وڵاتێکی وەک مالی لە ئەفریقیا زۆر وڵاتان لە ڕۆژە بەتایبەتی لە ڕۆژاوای ئەفریقیا تەنانەت لە ڕۆژەڵاتی ناوەڕاستیش هەموو وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا ڕێژەی دەردانی گازە گەرمکەرەوەکانی ئەم وڵاتانە لە سا 5 تێپەر ناکە بەڵام باجی گەورە ئەم وڵاتانە ئەیدەن لە کاتێکە چین بە تەنها بەرپرسیارن لە نزیکەی لە سا 30 گازە گەرمکەرەوەکان لە جیهانە لە بگورە لە بەرگەهەوایە کە سەرۆکەکەیشی ئامادەی کۆنفرانسەکەنەوە شی جینپینگ بەڵام وڵاتێکی بەڵام هەموو وڵاتانی ناوەڕاست و باکووری ئەفریقیا تەنها بەرپرسیارن لە سا 5 کەمتر لە گازە گەرمکەرەوەکان لە بەرگەهەوایە عێراقیش یەکێکە لە وڵاتە هەرە بەرکەوتووەکان بەڵام لە عێراق بەرکەوتوتر هەیە بۆ چونکە عێراق وڵاتێکی پیشەسازی نەوتیە ڕێژەیەکی زۆری نەوت و گازی تیا بەرهەمدێت بەڵام وڵاتێکی وەک مالی وڵاتێکی وەک چاد وڵاتانی هی ڕۆژاوای ئەفریقیا ئەمانە تەنانەت چالاکی کشت و کاڵیشیان کەمە چالاکی پیشەسازی نەوتیان هەر نییە بەڵام زۆر بەرکەوتون بۆیە هەروەها لەبیرمان نەچێ وڵاتان دوورگەکانی باشووری گۆی زەوی بە تایبەتی بەشی باشووری گۆی زەوی زۆر دوورگە هەیە ئەوە بۆ نمونە لە زەریای هندی و هەروەها لە زەریای هێمن ئەمانە زۆر بە خراپی بەرکەوتون هەندێک وڵات هەیە لەوانەیە ببنە ژێر ئاوەوە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی ئاستی دەریاوە ئەمانە بەرکەوتون و هیچ ڕۆڵێکیشیان نییە لە دەردانی گازە گەرمکەرەوەکانە لە جیهانە بۆیە ئەمانە ئەبێ قەرەبوو بکرێنەوە بۆچی قەرەبووکردنەوە بۆ دووشن یەکەم خۆیان بگونجێنن دووەم بەرنامەیەکی نیشتیمانیان هەبێ بۆ چاودێریکردنی ئەو گۆڕانکاریانەی کە هەن و هەروەها ئەو هەنگاوانشکەوە ئەنرێن بۆ کەمکردنەوەی کاریگەریەکان باش سەبارەت بۆ پڕۆپاری کە تەرخان دەکرێت لەم کۆنفرانسەیە لەلایەن وڵاتانە و بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی داهاتووی پیسبوونی کەشوهەوە بەرگەهەوە ئەو پڕۆپارەیە چەنە و بە کۆی دەنگ ناڕەزایی تێبینی ڤیتۆیەکیان هەبوو لەوەی کە ڕەنگە چارەسەریەکان و بڕی پارەکە بە جۆرێکی دیکە بێت خۆی پارەکە 100 میلیارد دلار بەڵام ناڕەزایەتیەکان زیاتر لە وڵاتانی بەرکەوتووە باسی ئەوەکەن کە ئەمە بەش ناکە ئەم پارەیە بەش ناکات چونکە کارێکی زۆر هەیە ئەکرێ ئەگەر ڕێمە و دووبارەیەکەمەوە ئەم پارەیە بۆ لە دووشتا بڵێن سەرفەکرێ یەکەمیان ئەوەیە خۆگونجاندن لەگەڵ ئەو واقعی هەیە دووەمیان ئەوەیە کاری جددی بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ کەمکردنەوەی زیانەکان چونکە ئێستا شتێک هەیە یعنی ئەوەی پێڵێن الخەسائر والأضرار یان با بڵێن لە دەستدانەکان و زیانەکان ئەم زەرەر و زیانانە ئەبێ هەڵسەنگاندنیان بۆ بکرێت لە ماوەی 10 ساڵی یەکەمە بۆ نمونە لە 10 ساڵی ڕابردووە بە تایبەتی با بڵێن کەمتر لە 10 ساڵ لە ساڵی 2015ەوە کە کۆنگرەکە لە پاریس بوو ڕێکەوتنەکە کە هەر ڕێکەوتنێکی جیهانیە بە ناوی ڕێکەوتنی پاریس کە ئەبێ 4 ساڵ جارێک هەموو وڵاتێک راپۆرتی خۆی پێشکەشکە بڵێ من ئەمەم کردووە لە بواری بۆ نمونە کۆی ئیکۆسیستەما لە بواری پاراستنی هەمە چەشنیە لە بواری کەمکردنەوەی بۆ نمونە گازە گەرمکەوەکانە لە بواری
پەنابردن بۆ وزەی نوێ بۆەوە لە بەواری سەوزکردنەوەیە ئەمانە هەموو چی کراوە و چی نەکراوە ئەبێ هەموو وڵاتێک 4 ساڵ جارێک راپۆرتی خۆی پێشکەشکە بۆیە ئێستا کار لەسەر ئەوە ئەکرێت مەسلەی هەڵسەنگاندن و مەسلەی پێشکەشکردنی وڵاتان ئەبێ بەردەوام بێ بۆ چونکە ئەگەر بەبێ ئەوە ناتوانێت هیچ شتێکی تر بکرێت. باش ینی چاوەڕێ دەکرێت بۆ ساڵانی ئایندا ئاڵنگاریەکان چی بێت لە بەردەم مرۆڤایەتی لە بەردەم وڵاتانە و هەنگاو و پلانی نوێ چی دەبێت کە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە بۆ ساڵانی داهاتوو ئاراستە دەکرێت و دادەنرێت باز لەمانە کراوە لە کۆنفرانسەکە؟ بڵێ خۆی ئەبێ شتێک ئاماژە بۆ شتێ بکەین لە کۆنگرەکەیە شتێک هەیە ئەوە بڕیادەرانی سیاسی قسەی لەسەرەکەن و بڕیارەدەن وەلایەنێکی تریش هەیە کۆنگرەکە تەنها ئەوە نییە لە کۆنگرەکەیە ژمارەیەکی زۆر سەدان ڕێکخراوی جیهانی هەزاران کەسایەتی جیهانی لە بواری تەکنۆلۆژیا لە بواری وزە لە بواری کشت و کاڵ لە بواری کۆمەلگای مەدەنی لە هەموو بوارەکانی ژیانە لێرە کۆ ئەبنەوە لەگەڵ ئەوانەیە لەگەڵ ئەوانەی بڕیاردەرانی سیاسی کە کۆ ئەبنەوە و کە بڕیاری سیاسی ئەدەن کە ڕێکەوتن ئیمزاەکەن لە پاڵ ئەوەیە کاری تریش هەیە ئەوش کاری کۆمەلگای مەدەنیە چونکە لە کۆتاییە ئەوە بە بڕیارێکی سیاسی هەموو شتەکان کۆتایی پێ نایە حاڵەتێکی ترەیە ئەوش بەشداری پێکردنی کۆمەلگاکانە لە ڕسمکردنەوەی سیاسەتی ژینگەی ئەمە خاڵێکی گرنگە باسی لێ بکرێت کە تا ئێستا بۆ نمونە ئێمە ئەگەر باسی عێراق بکەین ڕاستە عێراق ئێستا بەشداری عێراق ئەم جارە لە هەموو جارەکان تر بینراوتر بوو بۆ چونکە جەناحێکی عێراقی کرابەوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە هینێک هەبوو بڵێن هەموو ساڵێک ئەوە هیچ ینی هەموو ساڵێک وتەی سەرۆک کۆماری عێراقیان بەرپرسێکی گەورەی عێراقی هەیە بەڵام لەبەرەوەی عێراقیەکێکە لە 5 وڵاتە هەرە بەرکەوتووەکان ئەمڕۆ مەساحەیەکی زیاترێت بەڵام با بڵێن ڕوبەرێکی زیاتری داگیر کردووە لە ناو سیاسەتی جیهانیە ئەمانە هەمووی بە پلەی یەکەم بۆ چاکردنەوەی ئەم دۆخە جگە لە بڕیاری سیاسی جگە لە بەشداریکردنی کۆمەلگای نێودەوڵەتی یان با بڵێن دامەزراوەی نێودەوڵەتی جگە لە بڕیاری سیاسی دەوڵەت ئەبێ شتێکی تریش هەیە ئەوش بەشداری پێکردنی کۆمەلگایە لە پێناو ئەوەی کۆمەلگا بتوانێت بڕیاری خۆی هەبێ و بەشداری خۆی هەبێ بۆ چونکە شتێک هەیە کللتوری خۆڕسکی وڵاتان هەموو میلەتێک هەموو وڵاتێک لە بواری پاراستنی ژینگەیە لە بواری پاراستنی هەمە چەشنیە لە بواری پاراستنی خاکە ڕۆڵێکی گەورەی هەیە ئەمە بە هەند وەرەگیرێ لە قسەکە لە هەموو دانوستانەکانە باشە تێبینی و سەرنجەکانی وەکو دوا پرسیار کاکخالی تێبینی و سەرنجەکانی سەرۆککۆماری عێراق لە وتارەکەیدا کە پێشکەشی کرد ئەمانە تا چەند لێکدانەوەی گشتگیری بۆ کرا و دەشێت چۆن کار لە بۆچوون و وجود و پێگەی عێراق بگیرێت لە بەرامبەر ئەم بەرکەوتنە زۆری کە عێراق لی بەدەر نەبووە. بەڵێ خۆی بەڕاستیە بێمە شتێک جا بکەینەوە دایمەن وتەی هەمووی زۆربەی سەرۆکانی وڵاتەکان وتەکان مناسبێکی ڕسمیە وتەکە پێشکەش ئەکرێەوە ئالەنگارەکان ئەخرێتە پێش هەڵبەتە ئەم وتەیە بە هەند وەرەگیرێ لە ناو بڕیاردەرانی سیاسیە بەڵام شتێکی تر هەیە کە ئەوش وەفدێکی عێراقی هەیە ئەو وەفدە عێراقیە خەڵکی تەکنیکی تایە خەڵکی پسپۆری تایە لە بواری کشت و کاڵە لە بواری ئاوە لە بواری تەکنۆلۆژیا لە بواری وزە ئەوانن دوای ئەکەونە گفتوگۆ لەگەڵ هەموو بەشداران لە کۆنگرەکەیە لەگەڵ بەتایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و بۆ چونکە ئەمڕۆ تەنانەت ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانش بۆ نمونە UNDP بەشدارە لە ناو کۆنگرەکەیە کە لە عێراقەوە هاتوون تەنانەت ئەمڕۆ لە جەناحی بڵێن لە پاڤیۆنی عێراقی کە وتەی سەرۆکۆماری عێراق لەوێ هەبوو نوێنەری UNDPش لەوێ بوون بۆ چونکە ئەوانیش بەشدارن ئەوانیش تەرەفێکن لە تەرەفەکانی تر لەوەی کە چارەسەر بخەنە پێش دەستی حکوومەتی عێراق و هەروەها کۆمەلگای عێراق و هەروەها بەشێکی کاریگەریش بن لە تەنفیزکردنی چارەسەرەکانە لە خستنە ڕووی گیر و گرفتەکانەوە لە دۆزینەوەی چارەسەرەکان. کاک خالید من زۆر سوپاسی ئامادەبوونی جنابتەکەم
زۆر سوپاس دەکەم کە کەمێک لە کۆنفرانسەکەش دوورمان خستیتەوە بۆ چاو پێکەوتنە بەڕێز خالی سلێمان و کڕۆژنامەنووسی ژینگەی ڕاستەخۆ لە دوبەی میوانێ بماندوو نەبی.